توێژێکە ئەو توێژەیەکەوە زۆر ئەرچی قورسی لەسەر شانە یەک بژێوی لەو ڕێگایەوە دابین دەکات بۆ ماڵ منداڵەکانی و هەروەها گەشەکردن و پێشکەوتنی وڵاتیش لەسەر دەستی ئەو کرێکارانە ئەنجام دەدرێت. زۆربەی هەرە زۆری بەرپرسانی ئێمە لە ڕێگای کرێکاریەوە پێگەیشتونە 612 سەردانمان هەبووە هی هەر حەوت سەندیکا وەکو ستافی لەق توانیمانە کە پەیوەندیان پێوە بکەین و سەردانیان بکەین و هەروەها چارەسەرکردنی کێشەکان دەتوانم برێم لە سەدان تێپەڕیوە ڕۆژ نییە ئێمە بە تایبەتی سندیکای گواستنەوەمان هەیە کە کێشیان هەیە ڕۆژانە لە هێڵەکان لە ساڵی ڕابردوو 26 کەس گیانی دەستداوە 11یان هی خۆماڵی بوونە واتە کوردی خۆمان بوونە 15شیان بیانی بوونە زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە گیان لەدەدەن لە سندیکای پیشەسازیە عەفوەن بیناسازی. هەروەها ئێمە لە ماوەی ساڵی ڕابردوو توانیمانە 6,335,000 دینار هاوکاری ئەو کرێکارانە بکەین لەو پارەی کەوا کۆی دەکەینەوە نەوەک تەسەوری ئەوکەن پارەکە کۆ دەکرێتەوە لێرانە ئێمە توانیمانە لە زیاتر لە 100 کەس ئەوانەی کە تووشی پێکان بوونە یا تووشی نەخۆشی بوون. عنوانی کرێکار ئەو کەسەیە کە هیچ بژێوێکی ژانی نەبێ و هیچ سەرچاوی داهاتی نەبێ تەنها لەو کەناڵەوە نەبێتەوە ڕۆژانە دێک کار ئەنجام دەداتن و هەروەها مەسەلەی ئەوەش ئەمە لە هەموو کەناڵ لە هەموو مناسەبەکان بە تایبەتی یەکی ئاەت داوا لە کرێکاران دەکەین کە بێن ڕوومان تێ بکەن بێن سەردانمان بکەن بەڵام بەداخەوە بۆ خۆیان هوشیار نینە.